تان بەردەوامین میوزیک هونەر ئەو زمانە جیهانی کە پێویستی بە هیچ وەرگێڕانێک نییە، بەڵام بۆ ئێمەی کورد دەکرێت بڵین میوزیک هونەر گۆرانی تەنیا بۆ چێژبینی نییە، بەڵکو هاوارێکە بۆ گەیاندنی مەزلومیەتی نەتەوەکەمان. گروپی ئۆرکسترای گەنجانینەوە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات کۆنسێرتێکی پڕمانە پڕشکۆ پێشکەشەکەن بە ناونیشانی هیچ هاوڕێیەک نییە جگە لە چیاکان، ناونیشانێک کاڵین ئەتوانین بڵین مێژوویەکی پڕ لە تەنیا لە هەمان کادا پڕشکۆی تیاکۆبۆتەوە. دوو میوانم هەیە کە باز لەم کۆنسێرتە کە ناوانش کاک بەڵێن فارس و کاک ڕێژوانتەها سڵاوتان لێبێ و بەخێر بێن. کاک بەڵێن سەرەتا لای بەڕێستە دەست بکەم بیرۆکەی کۆنسێرتەکە چۆن بوو؟ سڵاوتان لێبێ بەخێربێ. دیارە ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم کە شەڕاکە بەرۆکی نەتەوەی کوردی کردووە تەنها شەڕێکی چەکداری نییە کە دژی خاک و نەتەوەکەمان بێت، بەڵکو ئەمە شەڕێکی هونەریە، ئەیانەوێ کللتورمان لەناوبەرن، ئەیانەوێ زمانمان لەناوبەرن، ئەیانەوێ شوناسی ئەمە بستڕنەوە. بۆیە ئێمە وەکو گروپی گەنجانینەوە بە ئەرکی سەرشانی خۆمان زانی لە ڕێی چالاکیەکی هونەریەوە پاڵپشتی براکانمان بین لە ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵاتی وڵاتەوە. دەستان خۆش بێت. دەتانێت چ پامێک بگێنن کاک ڕێژوان لە ڕاستی بەرەسەر میوزیسیانێک؟ بەڵێ ئێمە ئۆکستراینەوەمان هەیە دامان مەزرانە بۆ خزمەتی کولتوری کوردی و لە شار و شارۆچکەکانەوە ژەنیارمان لەگەڵە، گۆرانی بێژمان لەگەڵە و موزیسیانی دڵسۆزمان لەگەڵە، گەنجانتان لەگەڵە، بێگومان گەنجانمان لەگەڵە. بۆ ئەم چالاکیە خۆشبەختانە کەوەیەکێک بوو دوژمنی سی زەرەرمان لێە، بەڵام بە سوودی کورد شکایەوە. ئێستا لە قازاجی کووردە بەبێ ئەوەی کە دینارێک بین بە کەسێک، بەبێ ئەوەی کە بابەتێکی مادیان لەگەڵا باسکەین، وتمان وەرن بەشدار بن لەگەڵمان، وتیان مادەم لەبەر کوردستانە هاتین، وازیان لە کاریان هێنا، وازیان لە چالاکیان هێنا، دەستیان لە هەموو شتێک هەڵگرت. بەم کاتی بەفروبارانە ئێستا سەرقاڵی تەمرینکردن و پرۆڤەکردن بۆ چالاکی بەیانی. ئەوان کەزی کچێکی کوردیان بڕی، ملیۆنان کەزی هۆندرایەوە، ئەوان ویسیان شارێکی کوردی داگیرکەن، هەموو شارە کوردەکان بەخەبەر هاتن. ئێستا ڕۆژانە کورد هەمووی لەسەر شەقامەکانە هەمووی بۆتە یەک دەنگ، کە دەنگێکی پەرش و بڵاو بوو، دەنگێک بوو جاوەژاو بوو، دیار نەبوو و کەسانێکە بوون بەڕاستی مەبدەئی کوردایەتیان نەبوو. ئەم بەرخۆدانی ڕۆژئاوا، ئەم شۆڕشەی گەلەکەمان لە ڕۆژئاوای وڵات کوردی یەک خستەوە، کردی بە یەک دەنگ. ئێمەش سبەینە لە سلێمانی کاتژمێر 3 لە بەردەم باخی گشتی داوا لە هەموو تارەکەم، داوا لە هەموو هاوڵاتیان لە هەموو شار و شارۆچکەکان وەرن ئامادە بن، هەمومان یەک دەنگین، هەمومان یەک گڕنگین، هەمومان ئەڵێن بژی بەرخۆدانی ڕۆژاوە. هەموو کورد سبەینێ یەکە لەسەر شەقامەکانین و پەیامی ئاشتی و خۆشەویستی خۆمان بۆ خوشک و براکانمان لە ڕۆژئاوای وڵاتمانە نێرین. ئەمە پەیامی ئێمەیە، ئێمە ئەمە مەبدەئمانە و بۆ ئەمە کارەکەیت. هەر بژین جلەکانیشتان زۆر زۆر جوانە، زۆر زۆر تایبەتە. دەستان خۆش بێ و پیرۆزباییتان لێکم. کاک بەڵێن شێکمان پێشکەشکە ناکرێت بەڕێزت لێرە بیت، بەرنامەکەمان تایبەت بێت ڕۆژاوا و تۆ شتێکمان پێشکەش نەکەیت. بەڵام سرودە لە هۆنراوی مامۆستا مودیع جەباریە پێشکەشی خوشک و براکانمانیەکەین لە ڕۆژئاوای وڵات. بڵێن بە هونەرمەندان تەختەی مێژوو بسێڕن، چیدی ئەم گۆرەنیانە بۆ لەمە و دوانە چێڕن، شیرین تەشی ناڕێسێ تەشیاکەی فڕێداوە، ئەو ئێستا پێشمەرێگەی و لە ڕۆی دوژمن وەستاوە، زێنە بدودانی زێڕی بەخشی وە باوارە، خۆشی لەبارەی جەنگە و نایەتەوە ئەم جارە، فاتیمە چاوی ماسی ئێستا دەڵێکانیە، بەدڵوا لە شەنگالە و بۆ خۆی لە کۆبانیە، بەدڵوا لە شەنگالە و بۆ خۆی لە کۆبانیە. هەر بژیت دەنگت نەڕزای دەستان خۆش بێت. وەکو دەنگبێژە کاتێکە گۆرانیەک سرودێک پێشکەشەکەی تایبەت بە نیشتیمان، تایبەت لەم دۆخەیە بۆ ڕۆژاوای کوردستان چه هەستێکت هەیە؟ ئەنی هەستێکی قوڵ بە ئینسانە بەخشیە کاتێکە ئەبینین ئێمە ناتوانین بەجەستە لەگەڵ خوشک و براکانمان نبین لە ڕۆژئاوای وڵات، لە ڕۆژهەڵاتی وڵات کە بینین بەردەوام قەتڵ و عامەکرێن. ئێمە ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو گەنجان، وەکو بەهرەمەندان، وەکو هونەرمەندان. ئەرکی ئەوان چەندێ قورس بێ، ئەرکی ئێمە سەد قات قورسترە، چونکە بێمە لە ڕێی هونەرەوە، لە ڕێی نووسینەوە، لە ڕێی وێنەوە، لە ڕێی هەر شتێکەوە کە لەوێ بە نسبەتی ئەمە کە بیرەکەینەوە بەلامانەوە کەمێ، بەڵام
بچووکترین شت کە ئێمە بەلامانەوە بچووک بێ بە خوشکوبراکانمان ئەیبینن لای ئەوان زۆر گەورەیە بۆیە ئەرکی هەر هەمومانە لە ڕێی هەر نووسینێکی بچووک شەوە بێت باڵپشتیان بکەین بۆی هەستێکی زۆر جیاواز و هەستێکی زۆر تایبەتەکە خزمەتێکی بچووک بە خاک و وڵات بکەین. دەستە خۆش بێت هونەر ئەتوانێت دەنگ و ئازارەکانمان بگەێنێت بە تایبەت لەم دۆخەیە ئەتوانێت ئازار و برینی ڕۆژاوی کوردستان بگەێنێت بەدەیان شۆڕژگەرەسا لە ڕۆژ ئاوان کە ئێماڵی ڕۆژاوە هەڵبەت ئەم بەرخۆدانە بوو هەموو گەلی کووردە ڕۆژهڵاتی شەگرێتەوە ڕۆژانە پەیاممان بۆیەت یعنی کار و چالاکیەکانمانە بینن لەسەر شەقام بێ کار و چالاکی و نەرەکان ئەڵێ زۆر دڵخۆشین پێتان زۆر گڕوتینمان زیاترەکە کە ئێوە بینین ئاوا دڵسۆزن بۆمان و لەگەڵمانان بێگومان هونەر لە هەموو شۆڕشێکان لە هەموو بەرخۆدانێکە پایسەرەکیە واتە دوژمنانی گەلی کورد ئەوەنەی لە هونەرمەندێکە ترسن ئەوەنەی لە کەسێکە ترسن کە خەباتێکی کولتوریان دژەکە ئەوەنە لە شەڕبانێک ناترسن لەبەرەوەی ئێمە کولتورەکەمان ئێمەی پاراستووە ئێمەی هێشتۆتەوە وە تەرکیزی ئەوان و سەرنجی ئەوان بۆ لە ناوبردنی کولتورەکەمانە کە ناتوانن بیکەن ئەوە تا ئێستا ئەمڕۆ دەیان هونەرمەند هەزاران گەنج میلیۆنان کەس لە هەر چوار پارچەی کوردستانەوە یەکدەنگن بە شعر بە هونەر بە هەر شتێکە لە دەستیان بێ لەم بەرخۆدانەیە بەشدارن و هیچ یەکێک لەم شتانە زیایە هەمووی جێگەی خۆیەگرێ ئەگەر ئەو هەوڵ ئەو تێکۆشانانە نەبووایە ئێستا قەتڵعامی کورد دەکرا بە شێوەیەکی ئاشکرا و زۆر ئاسایش بوو کەواتە کۆبوونەوەی شەقام کارە هونەرەکان سەرنجی جیهانی لەسەر ئەم دۆخە زیاتر چڕ کردەوە و ئێستا ناتوان بۆ شێوەیە قەتڵعامی کوردکەن و بەڕاستی کورد بەمەی ئەتوانێت کۆبانێ بپارێزێ ئەتوانێت قامیشلۆ بپارێزێ ئەتوانێت هەموو کوردستان بپارێزێ بەم یەکدەنگی بە خستنە چالاکی هەموو ئەو توانیانەی کە هەیەی کوردستانی پێ پارێزرێ و ناتوانن جینۆسایدی گەلەکەمان بکەن ئێمە نابێت کۆبانێ لە دەست بین ئێمە نابێت ڕۆژاوا لە دەست بین چکە دوای ئەو پارچەکانی تر لە دەستین چکە دوای ئەو کەرامەتی کوردە دۆڕێنین بەڕاستی سەرمان شۆڕە بێ بۆیە کورد ئەمڕۆ هەموو یەکدەنگە بە هەمووان ئەڵێن دوو کۆ دوو یەکەکە دوو کۆ دوو یەکە ئێستا هەوڕێمان هەیە لە قامیشلۆوە لە کۆبانەوە پەیوەندیمان پێواکە ئەڵێ ئێستا لە قامیشلۆ بە سۆرانی قساکرێ ئەمە نە کوردی باشوور چوونەتاوێ کەواتە کورد بوو بە یەک ئەو پەرتەوازی و ئەو شێواویە و ئەو ژاوەژاوەمان نەما ئێستا هەمومان لە ماڵێکین ئێستا هەمومان یەکدەنگین هەمومان یەک پەیاممان هەیە هەر هەمومان خەڵک بەسکی برسیەوە ڕەنگە موچەی وەرنەگرت بە ڕەنگە دەیان کێشەی هەبێ وازی لە کار و لە هەموو شتێکی خۆی هێناوە هاتووە بەشداری بەرخۆدانی گەلی کوردەکە هاتووە دڵسۆزی و پەیامی خۆی دووپاتەکاتەوە بۆم بابەتە بێگومان گەورەیەوە جێگەی خۆیەگرێ و نامرن ئەوانی وا لە دڵی میلەتە ئاژین هەموو ئەو کەسانی کە لەگەڵ ئەم دۆزەیان بە هەر جۆرە لە جۆرەکان لە چالاکیان بۆ دۆزی کورد بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان هەمیشە لە دڵی میلەتامێننەوە وە کەسە گەورەکانی ئێمە و مێژوو نووسێتەوە هەر بەشیت وتبانی چەند موزیسیان بەشدارە بێت سبەینە لە کۆنسێرتەکە زیاتر لە 40 موزیسیان و خەڵکەکەش هەمووی کە لەوێ موزیسیارن سرود بێشن سرودە نیشتیمانەکان ئەڵێنەوە چەند سرودێکی جوانی کوردی ئەو گەنجە جوانانە ئێڵێنەوە بێگومان خەڵکەکەش هەمووی لەبەریانە سرودەکان بکەین چه سرودێک پێشکەشەکەن بێگومان ئەتوانم باسی بکەم سرودی ئێڕەقیبە کە سرودی نیشتیمانی و هەموو چوارپارچەی کوردستان لەسەری کۆکە هەر کورد بووین و هەر کوردەبین کە شعری مامۆستا ئیبراهیم ئەحمەدە خاتو شاناز ئاوازی بۆ داناوە و دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرما دابەشکردنی بۆ کردووە و چەند سرودێکی تریش بە ئەوانە ببن بە سوپرایزی تریشمان هەیە کە یادگاریەکی زۆر جوانە ئەمێنێتەوە لە ناو خەڵکەکە بۆیە داوا لە خەڵکەکەم هەمووی ئامادە بێت و ئەو یادگاریە جوانە ئەو مێژووە پێکەوتەوە هەر بژین دەستان خۆش بێت کاک بڵێن چۆن خۆت ئامادە کردووە بۆ کۆنسرتێک کە ئەکرێت بڵێن لە تەواوی کارە هونەریەکانی ترت جیاوازترە کە هەر کۆنسرتێک هەر بەرهەمێک بەشداری تیا کرد بێت بەڵام ئەم کارەیان جیاوازە ئەم کاریان کارێکی نیشتیمانی نەتەوەی مرۆییە تایبەتە بە ڕۆژاوی کوردستان دیارە من خەڵکی شاری کەرکووکم و ئیمڕۆ خۆشبەختانە کە بەردەوام بەفر و بارانێکی زۆر بوو هاوڕیان کە پەیوەندیان پێوەگرتن زۆر دڵیان لە نام بوو لە ڕێگا یەک شتم وەدوتم هەر شتێ بۆ کوردستان بەبێ هیچ زەحمەتیە هەر ئاستەنگەی بێتە پێشەوە من بەگیان و بەدڵ لە خزمەتی کوردستانە بمجا وەکو دەنگبێژێک پێم خۆشە کە خزمەتێکی کەمی خاکەکەم کەم چونکە ئەم خاکە هەر شتێکی پێشکەشکەیت هەرکەمە وەکو دەنگبێژ بەس تۆیان پیابیدیان چیتر وەکو دەنگبێژ بەشدارە بێت لە کۆنسرتەکەی سبەینێ ڕێژوانش ئاماژەی پێکرد کە کۆڕاڵە و داواکارین لە خەڵکی بە شەرەفی کوردستان خەڵکی باشوور لە هەموو شارەکانی دیکەوە کە بێن ئامادە بن بڵین ئەوە تا ئێمەش خاوەنی ئەم کللتورە دەوڵەمەنین کللتورێکی دەوڵەمەندمان هەیە دوژمن تەنها ناوێت خاکەکەمان داگیرکە ئەوێ کللتورمان بسڕێتەوە ئەوێ لە ناومان بەرێت لە ڕێگای لە ناوبردننی کللتور و شوناس و زمانمانەوە بۆیە ئێمە چاوەڕی ئەوەکەین کە خەڵک لە هەموو شارەکانی کوردستانەوە ڕوو لەو کۆنسێرتە بکەن
سپۆنسەرکردنی دەستگای میدیایی کورتسات لەم کارەی ئێوەیە لەم کۆنسرتەیە کە ساز یەکەن سبەینێ بۆ ڕۆژاوای کوردستان تا چەند هاوکارتانە تا چەند پشتیوانێکی زۆر باشە بۆ گەیاندنی پەیامەکەتان. باسی موزیسیانەکان و هاوڕێیانم بۆ کردی کە پێم وتن وەرن بەشدار بن وتیان مادەم بۆ کوردستانە هاتی وازیان لە هەموو شتێکێنە دەستگای میدیایی کورساتیش سوپاسی یەکەین بەبێ هیچ بیرکردنەوەیەک بەبێ هیچ ئەملاو ئەولایەک کەوتمان بۆ کوردستان و شتێکی وایە هاتنە خزمەتمان و بێگومان سوپاسیانەکەین زۆر خۆشحاڵین کە دەستمان لە ناو دەستانە کورساتە کەناڵی خۆمانە با بڵێ هەر دەستمان لە ناو دەستانە پێکەوە هونەرمەندانی ئۆکسراینەوە و لەگەڵ دەستگای میدیایی کورساتە پێکەوە خزمەتی وڵاتەکەمانەکەین و سبەینە هەمومان پێکەوەی پێکەوە دەنگ و ڕەنگی خۆمان بەم شێوە جوانە ئەگەینین بە گوێی جیهان کە ئێمە ئەمەی و ئێوە ناتوانن قڕمان کە ناتوانن لە ناومان برن خەیاڵتان خاوە هەر جەڕبەیەک لە کوربەن بچووکترین شتمان بەرامبەر بکەن شتی لەو بابەتە ئابیدن ئێمە بە هونەر منیش لە بەرنامەیە نابم لە سودۆیە نابم لەوێ ئامادەیمە ئەبێ ئامادە بیتوە بێ هەموو هاوڕیان بەدڵنیای و ئامادەیمە بێت دەستان خۆش بێت لە کۆتایی ئاماژە بە شوێن و بە کاتی کۆنسرتەکە بکەینەوە و هەر خۆت لەو کامێرایەوە بانگی تەواوی کوردان کە لە هەر شوێنێکن کە توانای ئەویان هەبێ بێنە شاری سلێمانی و لە باخی گوشی شاری سلێمانی ئەو کاتژمێرە ئامادە بن بۆی بەشدار بن لەو کۆنسرتە گەورەیە کە تایبەتە بە ڕۆژاوای کوردستان. هاوڕێیانم ئەزیزانم دۆستانم لە هەر شوێنێکی کوردستان هەن سڵاوێکی گەرمتان لێبێ ئێمە سبەینێ وەکو گەنجانی ئۆکسراینەوە لە خزمەتتانای پێکەوە سرودە نیشتیمانەکانە چڕین پێکەوە هەمومان یەک دڵین یەک دەنگین یەک هەڵوێستین و پەیامی خۆمان سرودە نیشتیمانیەکانمان حەماسەتمان گروتینمان ئەگەینین بە ڕۆژئاوای نیشتیمان بە ڕۆژهەڵاتی نیشتیمان و بە هەموو جیهان داواتان لێ یەکەم سبەینێ بەڕێ بکەون بەرەو سلێمانی ئێمە لە بەردەم باخی گشتین سەعات 3 کۆنسرتەکەمان دەست پێیەکە سەعات 3 هەمومان پێکەوە ئێوەش هونەرمەندەکانن ئێوەش دەنگبێژەکانن ئێوەش لەگەڵمانان و بەشدارن سرودەکانە چڕین و یادگاریکی زۆر جوان تۆمارەکەین پێکەوە هەمومان سبەینە دەستمان لەناو دەستی یەکە وڵین بژی کوردستان بژی بەرخۆدانی گەلی ئێمە لە ڕۆژئاوە هەر بژین دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان ئەزانم ماندوون ئەمڕۆ پرۆڤەتان کردو و بەیانی کۆنسرتەکەتان هەیە زیاتر ماندووتان ناکەم دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە.